ئەمڕۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمان زەنگی خوێندنی ساڵی 2025 بۆ 26 لێدرا. ئەمە لە کاتێکدایە ئەم ساڵی خوێندنی 2025-26 ژمارەی ئەو قوتابیانەی کە تازە داخلی خوێندن دەبن واتە دەبنە پۆلیەک بەپەی ئەو ئامارانەی کە دەست ئێمە گەیشتووە ژمارەیان 6172 خوێنکار دەبن لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران و هەروەها کۆی گشتی ئەو خوێنکارانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران هەن ژمارەیان سەروی 900,000 کەسە. ئەمەوێ ئەوە بڵێ مامۆستایان بە بارودۆخێکی زۆر خراپی گوزەراندا تێدەبڕن لە کاتێکدا تاوەکو ئێستا موچەی مانگی حوتیان وەرنەگرتووە. ئەمەش مامۆستایانی ناچار بە بایکۆت کردووە بە لە بەشێک لە ناوچەکانی کوردستان. جاوەی ئێستا ئەمەوێ قسەی لەگەڵ بکەم بەڕێز مامۆستا ئاوارە مامۆستا لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمان مامۆستا ئەگەر بێت تێرە مامۆستا سڵاوت لێبێ و کاتت باش. ئامادەکاریەکانی مامۆستایان ئەم ساڵ چین و بارودۆخی مامۆستایان لە نەبوونی موچەدا چۆنە؟ ڕاستیدا هەموو ساڵێک فێرخوازان بە گروتینەوە مامۆستایان بە گروتینەوە چاوەڕێ قوتابخانەکانەکەن و کە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. بەڵام ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆرتر جیاوازەیە هەرچەندە ساڵی پارژ بە هەمان شێوە دەستپێکی دەوام بە کاتێکی ناخۆشدا گوزەرا چەند مانگێک بوو موچە نەدرا بوو ئەم ساڵش بە هەمان شێوە کە چەند مانگێکە موچە نەدرایە کاریگەری زۆری هەبوو لەسەر هەست و نستی مامۆستایان بە گروتینێکی کەمتر لە ساڵانی پێشتر کە ئەو کاتی کە موچەیەکی سابت و لە 25 مانگ ئەدرا گروتینەکە زیاتر بوو. ئێستا مامۆستایەک بە جیفانی بەتاڵ و بە ئۆتۆمبیلێک کە بەکرێ گرتیا خۆی ئەگەیەنێتە قوتابخانەیەک و باوکێک کە بە جیفانێکی بەتاڵ بەقرد و فەرزەوە کە ئەچیت پێداویستی قوتابخانەکەی بۆ منداڵەکەی دابینەکە بەدڵێکی شکاوە کە ڕوو لە قوتابخانە کات و لە هەمان کاتیشدا مامۆستایەکەش بەدڵێکی شکاوە ڕوو لە قوتابخانەکات کە ئەوەش کاریگەری هەیە لەسەر دەرونی تاک بەتاچی کۆمەلگا بەوەی چونکە خۆت ئەزانی کە لە کاتی قوتابخانە ئەکرێتەوە گروتینێکە چیتە ناو جەماوەڕ و ناو کۆمەلگا بەوەی کە ئەو هەموو خەڵکە دێتەوە ناو گۆڕپان و دیسان جارێکی دیکە ڕوو لە قوتابخانە ئەکەن. بەڵام بەداخەوە کە تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ دوای ڕۆژ دوای ڕۆژ گرفتەکانی موچە گرفتەکانی ڕێککەوتن لەگەڵ بەغدا چارەسەر نەکرای ئەوش کاریگەری هەبوو لەسەر یعنی ئەگەر بڵین سستێکی زۆر بە دەستپێکی دوام هەبوو. ڕاستیدا کە تەماشاکەی هەر ئەم ساڵ لەوانە چەند کتێبە گۆڕابیت جگەلەوەش کە بەرەو سیستەمی ئەلکترۆنیە بردرێ هەموو ئەوانە بەلایەک بەڵام جیرفانی بەتاڵی مامۆستا و جیرفانی بەتاڵی بەخێوکار بەلایەکترەوە ئەوەی کە وەزیر باسەکە ئێمەش پێمان خۆشە سیستەمێک بێت و لە کۆڵ ئەوەی ببیتەوە کە منداڵێک بەو جانتا گەورەیە و بەو جانتا قرسەیەوە کە ئەمن بەخۆم یەک لە جانتایەکانم لە چەند ساڵێک پێش ئێستا تاقی کردەوە نزیکەی 12 کیلۆ بووە لۆ منداڵێکی گچکە یعنی تەماشا ئەەکەی ئەوە بە کوردی گوتنی کە دەڵێن لە باتی ئایپات ئەی پشتێ بوو ئێمە لە ئێستانی وای لە هەربوو کە ئەو منداڵانە زیاتر تووشی پشت ئێشە و تووشی کاریگەری فەقەرات و فەقەراتی مل و یعنی ئەو بڕبڕی پشتی بڕبڕی مل و ئەوانیان ئازار زیاتر پێگەیشتەوەی کە عیلمەکەی فێر بن خۆزگەوەی لە هەر بە فێرخواست کتابی هەر نەبربە قوتابخانە بەڵکو لەوێن دەرێ بەس ئەو کتێبەی بوو ئەوەی کا من تێبینیم کردیت و لە ساڵانی ڕابردوو لەکن لە کۆنەوە کەەوە هاتیە واجبدان یان ئەرکب مسپاردن بە تەڵەبەی هاوشەوەی عقوبەیەک بووە نەک ئەوەی کە لە کوردستاندا لە شەرقلا سەد بەڕێوە ئەچیت کە واز بدرێتە تەڵەبەی هەرچی ماڵەوەی درێتێ ئەوە بارگرانیەکە لەسەر ماڵ و لەسەر خودی فێرخوازەکە شتێکی دیکە کە گرینگە باسی بکەین ئەوەیە کە لە ئێستادا هەر ماڵێک یعنی وای لاتێ دایک و باوک هاوشێوەی مامۆستاکان زۆرتر مادیابن جاران کە پێشتر لە ئەوەی کاتی ئێمە ئەمان خوین دایک و باوکمان نادی لە قوتابخانە هیچ کاتێک دایک و باوکمان نادی لە قوتابخانە و سیستەمی زۆر پێشکەوتو دەبوو کەچی ئێستا هەم کتابەکان ڕەنگا و ڕەنگەکرێن و سیستەم بەرەو پێشەچی کەچی ئاستی زانستی بەرەو دۆواچی ئاستی بژێوی و ئاستی زانستی دایک و باوکە هەموو ماڵێک دایک و باوکەکە مامۆستانی جا بتوانێت ئەو منهەجە قورسێک کە ئێستا هەیە بتوانێت بیڵێتەوە زۆر سپاس کە لەگەڵمان بووی ئەوەی کە قسەمان لەگەڵی کرد مامۆستا ئاوارە یەکێک لە مامۆستا
خەمخۆرەکان بوو لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمان. ئەمەوێت دووبارەوە بڵێم ئەمڕۆ زەنگی خوێندنی 2026 2025 بۆ 26 لێدرا کەم و کوڕی و ئاستەنگ زۆرن سەر ڕای ئەوەی کە کۆمەڵی قوتابخانە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمان نۆژەنگ کراونەوە و هەندێکیشیان دروست کراون و هەندێک ڕێکخراوە خێرخوازیەکان دروست کراون، بەڵام ئێستا ئاستەنگەکان ماون ئەو ئاستەنگانش لە نەبوونی قوتابخانە لە زۆرێک لە گوندەکان و هەروەها خراپی بینای قوتابخانەکانن. ئەمەوێ بڵێم خوێندن بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردە ئەم ساڵ جیاوازتر دەبێت لە ساڵەکانی دیکە. ئەم ساڵ پرۆسەی خوێندن بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە بەرەو پێشچوونی باشی بەخۆوە بینیوە، وەکو زیادبوونی بابەتەکانی دەروونزانی لەگەڵ بابەتێکی گرنگی ئەویش بابەتی ژینگەیە کە هەروەها ئەمەوێ بڵێم پرۆسەی پەروەردە ئەم ساڵ بە سیستەماتیک کرا، واتە مامۆستایان و قوتابیان و دەتوانن لە ڕێگای ئەلکترۆنیەوە مامەڵەکانی خۆیان جێبەجێ بکەن.